السلام عليكم ورحمة الله وبركاته. دیارە دووبارە بەخێراتنی یەکە بە یەکەی ئامادەبوانەکەین. خوای گەورە پاداشتی خێرتان باتەوە و خوای گەورە ئەم کارش لە مەکتەبی زانایان و دەستگای نووری حیکمە قبوڵ کا و ئینشەڵڵا ئەم هەنگاوەش لەگەڵ هەنگاوی هەموو کەسە دڵسۆز و ڕێکخراو دڵسۆزەکانە بێتە هەنگاوی هۆشیاربوونەوە کە وشەی ئاگاییش لە ڕاستیە دژی غەفڵەتە. خوای گەورەش پێی فەرمووین وەلا تەکون من الغافلین. بەڕێزان، ئێمە دوو کەسایەتی بەڕێز قسە لەسەر سێ کتێبی لەو زنجیرەیەکە حەوت دانەیە قسە لەسەر سیانیانەکەن. بەڕێز دکتۆر کەریم و هەروەها بەڕێز دکتۆر محەممەد چیمەنی لەسەر ئەو سێ کتێبە قسەکەن. جەنابی بەڕێز دکتۆر کەریم ئەحمەد محەممەد با بفەرمێ وەسە ستەیج لە خزمەتیان و پاشانیش دکتۆر محەممەد چیمەنی با بفەرمێت لە خزمەتیانین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو سێ کتێبە. جەنابی دکتۆر کەریم ئەحمەد محەممەد جەنابیان لە ساڵی 1959 لە دووز لەدایک بووە و ئێستا پزیشکی پسپۆڕی مناڵانە وەکو ئیشی عەمەلی خۆی، و بەڵام ساڵانێکی زۆرە لە بواری عەقیدە و فیڕەق و فکرا شت ئەنووسێ و شت بڵاوکاتەوە و وتاری هەیە و کۆڕ و سیمیناری هەبووە. لە ساڵی 1975 لە خزمەتی کاروانی ئیسلامی ئایە و بەو تەمەنەوە خزمەتی کردووە و لە زۆربەی ڕێکخراوە بەناوبانگەکانی شاری سلێمانیە لە ژیار و لە بانخوازان و لە دەستگاکانی تری ڕێکخراوەکانی تری گەشەپێدانی کۆمەڵگەیە لە دەستەی دامەزرێنەر بووە و لە ناو دەرۆی وڵاتیش کۆڕ و سیمیناری زۆری بەڕێوەبردووە بێزگە لە نووسینە جوانەکانی لە کتێب و لە بڵاوکراوە و لە ناو گۆڤارەکاندا و کتێبەکانیشی کە کتێبی گرنگی هەبووە وەڵامی پرسیارەکان و لێکۆڵینەوە لە کۆمەڵی فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوونکردنەوە لە سەریان و بە کورتی جەنابی کاک دکتۆر لەسەر دوو کتێب قسەکە لە کتێبەکانی مەوسوعەی ئاگایی لە بەشی مەدخەلیزم و هەروەها ئیسلامی ناسیاسی لەسەر ئەو دوو کتێبە قسەمان بۆ ئەکات و دیارە جەنابی دکتۆر خوای گەورە پاداشتی باتەوە کە وەڵامی داواکاریەکەی مەکتەبی زانایان و هەروەها دەستگای نووری حیکمەی داوەتەوە. دووبارە بەناوی ئێوەشەوە بەخێراتنی یەکەین و خوای گەورە پاداشتی خێری باتەوە و با فەرمێ وتەکانی لەسەر ئەو دوو کتێبە باس. زۆر سپاس. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برایان خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان دەبێت. پێ خۆشحاڵم لە کۆڕێکیاوە لە خزمەتانە قسەکەم. طبعا من یەکەم جار تەکلیفیان لێکردن بە خوێندنەوەی ئەو دوو کتێبە، دوای کەمێ کتێبەکان درەنگ گەشتنە دەستم ڕاستەکەی تقریباً دوای 3-4 ڕۆژێک لەبەرەوە من بە کاک سامان وتم فرا ناکۆم بخوێندەوە بۆ هەردوو کتێبەکە بکەم، لەبەرەوە تەنیا کتێبی یەکەم خوێندنەوەی بۆ کەمەوەش ئیسلامی ناسیاسی کاتکەشیان بۆ دانابووم تا چارێکی وا بزانم ئینسان فرا ناکەوێت خوێندەوە بۆ دوو کتێب بکات و اینجا دوو کتێبەکەش ڕەبتن بەیەکەوە، زۆر ماناکانیان ڕەبتن بەیەکەوە. ئیسلامی ناسیاسی لەگەڵ مەدخەلیزم یەکێ تەوژمێکە لە تەوژمە ئەوانەی کە دژایەتی ئیسلامی سیاسیەکەن کە تۆ باسی ئیسلامی ناسیاسیت کرد، یعنی تلقائیان وای لێ دێت و وەکوی باسی مەدخەلیزمە کردوێ. طبعا مامۆستا سامان خۆشزای خێری باتەوە، من سوپاسێکم ئەو تەکلیفەی لێ کردم. ئەم کتێبەی ئیسلامی ناسیاسی طبعا لە دووتوێی وا بزانم 90 لاپەڕەیەکایە، کۆمەڵە سەرباسی زۆری تایە. عنوانەکەی طبعا عنوانەکەی ئیسلامی ناسیاسیە، بەڵام لەواقع طبعا عنوانەکەی وە یوحی کەئەنەهو باسی تەوژمێک کات یا باسی ئەوانەیە کە ئیسلامی ناسیاسین، بەڵام لەواقع کتێبەکە کۆمەڵە با بڵێن هینی فکریە، مەحاولەی فکریە و لۆژیکی بە ئەسلوبێکی فکری عەقلانی لۆژیکی باسی ئەهەمیەتی گرنگی ڕۆڵی سیاسەتەکە لە دینداریە یا ڕۆڵی دەوڵەتەکە لە پرۆسەی دینداریە یا لە بەرپاکردنی با بڵێن برەودان بە دین یا بەرپاکردنی ئەحکامەکانی دین.
لە میانەی ئەوە باسی وەکات کە یعنی ئەوانەی کە ئیسلامی باوەڕ بێلایەنن هەرچەند لە ناسنامەکەینەکەمان نووسی بوومە بێلایەن مامۆستا باشکە نەخوێندەوە مامۆستا سامان ئەڵێ نابێ بێلایەن بی ئەبێ یا مەسەڵەن یا لە حیزبێکی ئیسلامیە بی یا لە هەر شتێک یعنی تۆ داکۆکی کەربی لە تێکەڵکردنی سیاست لەگەڵ ئیسلامە یان ئەوەی کە سیاست جزئێکە لە ئیسلام نابێت لەو مەسلەیە بێلایەن بی خۆی ڕەخنەی لە هەندێک لە بانخوازانی ئەوروپا هەیە ئەڵێ کاتێتە سەر انتخابات لەوێ هەڵبژاردن لیانە پرسی دەنگ بین بە کێ ئەڵێن دەنگ بن بە فلانە حزب لەبەرەوەی زەرەری کەمترە دژمنایەتی با بڵێن زیاتر بانگەشە بۆ بەهاکانەکە یا با بڵێن هەڵوێستی لە مهاجرین باشترەوە بەڵام هەمان کەس کە لە کورسانە هینەکرێت هەڵبژاردن ئەکرێت سەیرەکەی بێلایەنە تۆ خۆ هەمان لۆژ بە هەمان لۆژیک کە لەوێ بەرپات کردووە بۆ لێرە بەرپای ناکەی لێرە دێت طبعاً وەکو من لە خوێندنەوەی ئەم کتێبە طبعاً ئیزافەوەی کە با بڵێن خۆم ئیسفادەم کردووە و بۆشم دەرکەوت کە مامۆستا سامان سەرڕای ئەوەی کە ماوەیەکی زۆرە لە ئەوروپایە نەکەوتوتە ژێر هەژمونی حەزارە و سەقافە و هینی ئەوروپاوە بەڵکو بەعکسەوە زۆر بە بەرچاو ڕۆشنی مامەڵە لەگەڵ ئەو هیناکە خەلەلەکانیان باش دەرک پێکات و ئەو با بڵێن ئەو دروشمی ئازادی و مافی مرۆڤ و ئەو شتانەی کەوان بانگەشی بۆکەن ئەم جوانێکی داوەتەوە کە ئەم دروشمانە تا چی حەدێ سنووردارن یا تا چ حەدێ با بڵێن ئازادن و باسە سنوورانەکە کە بۆیان دانراوە لە ڕاستە یعنی زۆر جوان لە هینی لە حەزاری ئەوروپی تێگەشتووە و لە مجتەماعاتی ئەوروپی تێگەشتووە و لە حکوماتی ڕۆژاوە تێگەشتووە بە پێچوانی خەڵکانێک لێرەن لە ئەوروپا نەژیاون بەڵام ئەعجابیان بە پرۆسەی دیموکراسی و بە مەسلەی مافی مرۆڤ و بە ئازادیەکان و جۆرەشتانە زۆر تێپەڕاندووە لەواقع ئەمە خاڵێکە حەقەت بۆی تۆمار ئەکرێت و دەستخۆشی لێکرێت لە ڕاستیان طبعاً مامۆستا سامان قەناعەتی وایە طبعاً من لێتان ناشارمەوە ئەم وایە مامۆستا سامان مەسەلەن ئەمە بنەما دۆزی بۆ کات یا با بڵێن لە ڕووی نەزەری و باسی مۆزوعەکە کات طبعاً ئەمە بیرمان نەچێت 100 ساڵە حزبی ئیسلامی دروست بووە لە ساڵ 1928ەوە بەڕەسمی ئیخوان الموسلیمین وەکو حزبێک دروست بوون لەو کاتۆ مسلمانان هەوڵ ئەدەن ئیسلامیەکان هەوڵ ئەدەن بۆ گێڕانەوەی ئیسلام بۆ پێگەی خۆی و بۆ پارێزگاریکردن لە بەهاکانی ئیسلام لەناو کۆمەڵگا و بۆ پارێزگاریکردنی با بڵێن لە پێگەی شەریعە لەناو حکومەت و لەناو دەوڵەتە ئەبوایە ئێمە مەسەلەن لەبەر ڕۆشنای ئەوە مامۆستا دراسی کوێی بکردایە کە گەیشتونەتە کوێ خەڵکیان بڕۆکە دیاردەیەکی ترشی مناقشە بکردایە ئەویش لە نەوەتەکانە مەسەن لە کوردستانە خەڵکی زۆر دڵی گەرم بوو بۆ کاری سیاسی هەموو زۆر بە گروژمەوە پەلاماری حزبایەتی و ئەو جۆرەشتانەمانەدا بۆچی ئێستا خاو بوونەتەوە ئەم خاوبوونەوە ئەم کاڵبوونەوە هۆکارەکەی چییە خۆی زمنەن ئاماژەی پێداوە مەسەلەن ئاماژەی بۆداوە کە کۆمەڵە ئەستەنگ لە بەردەم ئەحزابی ئیسلامیە هەیە لەوانە هەندێکی خودیە هەندێکشی مەوزوعیە هەندێکی وانەیە کە لە دەرەوە کە دژمنانی ئیسلام یا وڵاتانی دەرەوە یا وڵاتانی زلێز ڕێگە نادەن ئیسلامیین بێنە سەرکار ئەڵێ کێشەی ئیسلامی وڵاتانی دەرەوە یا کێشەی دژمنانی ئیسلام لەگەڵ ئیسلامی تەقلیدیان نییە بەڵکو لەگەڵ ئەو ئیسلامایە کە بانگەشە بۆ کە ئیسلام ڕۆڵی هەبێ لە دەوڵەتە ڕۆڵی هەبێ لە کۆمەلگا ڕۆڵی هەبێ لە سیاسەتە بۆیە ئەڵێ زۆربەی زۆرترینی هێرش ئەکرێت سەر و ئیسلامی کە با بڵێن ئیسلامی سیاسەیە کە بانگەشە بۆ گێڕانەوەی ئیسلامەکات بەرگری لە بەهاکانی ئیسلامەکات
وبرگری لە شریعەتی ئیسلامیەکان. طبعا وەکوت من سێرێکی ئینەکانتان سەرباسەکان ئەگەر بتوانم بە طبعا پێشەکێک باسەکە سیکۆلارزم کێشەی لەگەڵ کێدایە باسییان باسەکە کە سیکۆلارزم کێشەی لەگەڵ لە ئیسلامی پەیامدارە یا ئیسلامێکە کە ئەوێت ئیسلام لە بازنەی دینداری تاکە کەسێتی دەربکە بۆ ئیسلامێکە بایەخ بە کۆمەڵگە بە و بایەخ بە سیاست بە و بێوێ ئیسلام مەرجع بێ، ئیسلام مەرجع بێ بۆ یاسا و بۆ دەستور و بۆ هەموو چارەکیەکانی باڵێن دەوڵەت و کۆمەڵگە. سیکولارزم بەڵێ کێشەی لەگەڵ ئەوانە هەیە، نەک لەگەڵ کێشەی لەگەڵ ئیسلامی باڵێن خۆیان نییە، کەسێکە خۆی خەریکی عیبادەت بێ ئەو زۆر تەشبیهەکە بە ئیسلامی کەنەسی. ئەڵێ ئەمان ئەیانوی ئیسلامێکی کەنەسی هین بکەن بەرپا بێ لە عالەمی ئیسلامیە. طبعا من ئەبواە ئەوەش باز بکەن، ینی مامسە سامان ئێمە ئەبێ دانی پیا بنێ لە کوردستانە ئەو پەراوێزی ئازادی لە کوردستانە هەمانە لە شوێنی ترانیمانە. ئێمە گەر بەراوردی کوردستان نابێ بەراوردی کوردستان بە زۆر شوێنی تر بکەین. بەڕاستی و پەراوێزی ئازادی ئەمە نعمەتی گەورەی ئەمەتیاین، یعنی ڕێکخراودانی ئەچی مەسەلەن حەزبت هەیە ڕەخنە ئەگری، یعنی زۆر پەراوێزێکی ئەمە لە زۆر شوێنان نییە، تەنانەت یعنی لە هەندێک وڵاتە کە خۆیان دستوریان ئیسلامە و زۆر شتی یعنی ڕواڵەتیان دعایەوەکەن کە پابەند بە ئیسلامەوە، بەڵام ئەو ئازادیە لێرە هەیە لەوێ نییە ڕاستی کەمە بێ دان بۆدا بنین. بەڵامە باسی کوردستان ناکەین، بەعام باسی عالەمی ئیسلامیەکەین و بە تایبەتی مەسەلەن بە شێوەیەکین وڵاتە عەرەبیەکان. طبعا مامسە سامان باسی وکە کە کەنیسە ڕۆڵی نەماوە لە ئەوروپا، هەرچەند ئەمیانە زۆر لەگەڵ ینی کەنیسە بیدایەت بەڵێ بەرکەنار کرا، بەڵام دوای وردە خەریکەیەتەوە ناو مەیدان، بەڵام بە سالیبی جیاواز یەکێ لەوانە پارێزگاری لە ناسنامەی ملەتەکانیان مەسەلەن کەنیسە تقریبان ئێستا لەم قۆناغا ئەتوانی بڵێ هەر ئەوەیە کابرا بەس بڵێ مەسیحی، تەقریبا لە ناو مسلمانانشە مەزهەبێکەیە ئەوەی لە شوێن کەوتوانی بزڵ ئێمە فلانە کەسین، شوێنی فلان ئێمە فلانە مەزهەبین کفایەت بێ، مەسەڵەن پابەندە پابەند نییە، زۆر گویان لێ نەبێ. مەسیحیت تقریبا ئەمە خاڵێکی ئەساسی هەیە لە کۆمەڵگە غەربیەکان و دەوڵەتانیش، حتا دەوڵەتە مەسیحەکانش بەرگری لە ناسنامەی مەسیحیەتەکەن، کەواتەمە ینی گەڕانەوەی ڕۆڵی مەسیحیەتە یا گەڕانەوەی ڕۆڵی کەنیسەیە بۆ ناو مجتەمەعاتی غەربی. ئێمە خۆزگە ینی خۆزگە ئەو با بڵێن ئەو ئینتمایەی وڵاتانی ئەوروپی هەیەە بۆ مەسیحیەت، خۆزگە حکوومەتی وڵاتانی ئیسلامی ئەوەندەی ئەوەیان هەبوایە. بەڵێ ئاماژەی بە مەسەلێکدا ئەوەی ئەمڕۆ کە بەهاکان و ئەفکار و تێڕوانینەکان داڕێژێ لە ئەوروپا مەسیحیەت نییە، بەڵکو کۆی کۆمەڵی فەلسەفاتە. ئەو ئاماژە بەگشتی باسێکە، بەڵام توانای بڵێ فەلسەفەی وجودی، فەلسەفەی نەفعی، فەلسەفەی عەبەثی، فەلسەفەی وەضعی، یعنی ئەم کۆمەڵە فەلسەفانەم و لە دوای بە کەنارنانی مەسیحیەت هاتن پەنای برد بۆ مەسیحیانە، بۆ ئەو فەلسەفانە بۆی تێڕوانین و با بڵێن بینشی خۆیان بۆ ئینسان و بۆ ژیان و بۆ چەمکەکانی وەکو ئازادی و ماف و ئەو جۆرەشتانە دابڕێژن. مامسە سامان ئەڵێ ئەگەر بێت و ئێمە سیاست نەکەین، کەیسی سیاست بۆ کێ بەجێ بێڵین؟ ئیجایەت بەراورد دەکاڵێت تۆ ئەو پیاوەرەی لە غەربا بەکاریێنی بۆ لێرە بەکاری نایانی، یعنی باسی وەکا کە ئیسلامەکان هەرچەندێک بێکەم و کورتینین لەناو سەحابە هەبووە پێغەمبەر فەرمێ خوا فەرمێ منکم من یورید الدنیا ومنکم من یورید الآخرة، حتما لەناو ئەحزاب ئیسلامیەکانە خەڵکانێکن دنیایان ئەوێت، گومانی تیان نییە، ممکنە ڕێژەکەم حتما زیاترە لەو ڕێژێک کە لەناو سەحابە هەبووە، بەڵام ئەمە لە قیمەتی کۆی گشتی پرۆسەکە کەم ناکاتوە. ڕێژەی گەندەڵی ئەگەر تەماشا بکەی لەناو ئەحزاب ئیسلامیەکانە بەراوردی بکەی بە ئەحزابی تر زۆر کەمە،
حتى مثلا العراق كهينة كريت كجندلكاران أدرينا دادقا بيني مثلا تاسا الحمد لله يعني إسلامية كيتيانية هرشان خلقي زور نارازين لأدائيا بلام لقل أوهم كم كورتيا شيانا هشتا نبونة هنا كيسيك لسر يعني نمونيك لسر جندلي أجورشتانا أو على بهمو حالتك بوني يعني أجرتو تنات والله مي وبرسالة شات وأنا كلام سياسة بيسا الله فيرك الإسلاميني أكن هرشن خوي زمي كبو خوان لواقع يعني ما داني بيانين كخوان همو بيسن بلام لهمان كاتشا هالخلاطان دنيا كفريودانيا يعني لو كوايا بكابراك بليتو سرقوري همو معني بلام هيش تيك بدسنيا اما جوري فيلك لملا تكريم باسي وكاد طبعا باسي هاوكاري او جهد وهيني بانخوازان وريخراو كان ناديدا ناقري بقرينجي ازانيت بلام بو مرجي الله اگر بيتو مرجي او قبول نكي كتدخل سياسة نكي يا رولي سياسي نبي الله اگر مرجي اوان لقلا كردي تو نابي قبولي بكي أمانة بي لقل حزبي السياسي لما كان شباسي أنداماني أحزاب السياسية كان قال إيوان نابي دلتان لخوتان مثلا أبي شانازيب كان بو بيجي كاتانا يا بو أركي أنجامي أدن إيوا أركي كان جامي دخل كان ترفيه الناسن نابي مواتان ليبكا بلين سارد ببنو يا بكم سيري خوتان كان بلكو بي شانازي بيوب كان باسي فري سياسية كان لأوروبا طبعا وانا أو فري سياسي لأوروبا بمرجعنية وبسانسورنية يعني مثلا لأوروبا يا لأمريكا هم حزبك رقي بينادري هم كومل رقي بينادري حزب دابني أجر كومل مرجي تاني بيه مسألة جندر ومسألة فيمينيزم ومسألة كومل مسائل أبي بو فلترانات كبر إنجار رقي بيدري إما جرواب زين لي الرهاية أزادك الرهاية ولا ملا ليرة يعني وانا بالرهابة هنكرنيش مرجعية نبي لولاتي إما بوي أواني كليرة بابرين حزب دانيان ويا سياسة كان وبا لانقري أوانن بتوان أجندا كان أوان لولاتاني إما جاب كان طبعا بس وكات كدرهاي وشتي نريني الأنجام انحرافي فكري على بنمونه بتال كنو إسلام لأركي ترشيع ياسا بس يقال كارجربون بروكرشي دنيا ليبراليزم وجمان بردن بو مروف دوستانة ترينن بواتايكتر بروابون بو ياسا مروف دوستي لفزاي بزودنو ليبراليزم دا بيشي آيني داوتوا بو آين جماوة أمش كتاب خانة وقتاركي فكري لرزوكي إسلامياني واي قلالك كدو كاسي خو بكمبون خو في كمبوني للاي مشخل القراني أو رسكانة لفكرو والي كدو شخص خواردو درب كون لبرامبر جارة بجقرايا كي روجاوادا يعني براسم حقيقي جوانا أماجي بيداوة كما زور جار يعني زور بإعجابه أروانين بو أم درشمي مروف دوستي ما دا سبر كري ما فكانوا آزادي كانوا مجورشتانا زور بإعجابه باسي وتصوركين لناخ مانا وادرس بوكا كأوان ليما مروف دوستانا تربن وليما زياتر بابلين برجوندي خلقي لتشاو بقرن انجا دي تسر طبعا رولي دا صلاة لتشاك سازي ويران سازي طبعا لذا كومالي خال باسكات لرولي دا صلاة لتشاك سازي ويران سازي وكومالي نموناه هينيتو براسي ما اقر تماشا همان بزقية ما ابينين مثلا اقر دا صلاة بدا سوبي ناراستو خو اتواني برو بدينداري بي يان اگر علماني بي اتواني ناراستو خو برو بديني بي مثلا هانداني الرخراو كان هم الرخراو مثلا كسرب كبسان بقنصلياته كإعاز التعليمات وتوجيهات لقنصليات ورقرن مثلا حكومة دخلت يناكا بلا ما قربيت ورخراو كإسلامي اشتكي وابكا ممكن هزار يتشل بيب قرن انجا او بوجي بو او رخراوانا فرامين ريتيا ترخان كري بو هيش رخراك اسلامي ترخان ناكريت يعني رولي دو حكومة لا برپاکردنی بابلين برودان ببها كان تسجي بهاي اسلامي بي اگر خو اسلامي يا بهاي بها غربية كان بيت
ڕۆڵی حکومەت زۆر گەورەیە، ڕۆڵی دەسەڵات زۆر گەورەیە لەسەر ئەمانە. یعنی مامۆستا سامان مەسئلەی بایەخدار بە مەسئلەی سیاست یا ئیشکردن بۆ گێڕانەوەی ئیسلام بۆ پێگەی خۆی بە ئیشێکی گەورە زانێ. طبعاً وەکو عەرزم کردن ئەو مناقشەی ئەم تەجروبە 100 ساڵەیە ناکە کە ئەو بەڕەهایی هەندێشت بەڕەهایی باسەکات وازن لە هەموو حاڵەتێکە وای باسەکە کە لە هەموو حاڵەتێکە ئیلا بێ مەسەلەن تەوژمێکە بێ بایەخ بۆ بوارانە بدە. بەڵام مەسەلەن لە وڵاتانی عەرەبیە هەندێک جار ئەم تەوژمە کاردانەوەی نەرێنی لێبۆتەوە لە دژایەتیکردنی ئیسلام و برەودان بە زیاتر بە ئەلحاد و بە فەساد و بەو جۆرە شتانە. ئەمە خاڵێکیان من پێشنیارەکەم کە ئەگەر بەرگی دووەمی دانا بەشی دووەمی دانا باسێکی ئەم کاریگەری حرەکاتی ئیسلامی لەماوەی ئەم 100 ساڵە ئێمە ئەم 100 ساڵ بەشداریکردنی دەخاڵەتی سیاست ناتوان جەزم بکەین کە ئەگەر نەبوایە چی ڕوویەدا. من جارێک برایەک لە هەولێر ئەندای مەکتەبی سیاسی یەکێ لەم حزبە ئیسلامیانە بوو، دانیشتە بووین باسی ڕۆڵی بزوتنەوە کرامن و ڕۆڵی بزوتنەوە زۆر بوو. بزوتنەوە نەبوایە ئەم نەشاتەی ئێستا و ئەم هینەی ئێستا دەسەبەر نابوو. ئەوەیت نە یعنی ڕێگایان ئەدا تمنا ئەلمانەکان ئێستا پیان خۆشە کە پێشتر ڕۆڵمان نەبووە و حەزیانەکە ئەو کەمە ڕۆڵەشمان نەبووە کە بزوتنەوە هی بوو و ئێستاش بۆیان بکرێت ڕێگە نادەن ڕۆڵمان هەبێ بۆی خەڵکی نەگەڕین و بۆ ئیسلام. خۆتان زان ئەلمانەتی کوردی سەرەتا زۆر توندڕەو بوو، زۆر متەتەڕف بوون. ئێستا الحەمدوللا یعنی مقدارێک بەخوا چوونەتەوە، مقدار یعنی گۆڕانکاریکی زۆر بەسەر ئەوانی شاهاتوە. جامی شەڵم یعنی ئێمە ناتوانین جەزم بکەین کە ئەگەر مەسەلەن ئەم حرەکە ئیسلامیانەی 100 ساڵە مەسەلەن هەوڵەدەن بۆ گێڕانەوەی ئیسلام و بەرگری لە ڕێگریکردن لە تەغریبی عالەمی ئیسلامی ئەگەر نەبوونایە چی ڕووی ئەدا. ئەمە یعنی کەس ناتوانێت جەزم بکە. چونکان دێجارە بینی لە ڕەتفعلی حرەکاتی ئیسلامیە حکومات زۆر هەنگاو بەرەو ئلحاد و بەرەو بێدینی ئەنێن. هەندێک جار ممکن لە کۆی پرۆسەکەوا نەبێ عکس بێ مەسەلەن ئەگەر نەبوونایە مەسەلەن هەنگاونان بەرەو تەغریب و بەرەو عەلمانیەت و شتانە زۆر زیاترە بوو. مامۆستا سۆران خۆی یعنی وەکو وەفر عەلەینا الجهد خۆی هاتووە لە دواییە طبعاً ئەنجامگیریەکی کردووە بۆی و دوایش طبعاً هاتووە دواپەیام لە چەند پوختەیەکدا. لە ئەنجامگیریەکە تەقریباً هەر کەسێ بخوێنەوە 20 خاڵی باس کردووە، لە پوختەکەشە کۆمەڵێ پوختەی باس کردووە. تقریباً چەند پوختە لەوێشە 22 23 24 پوختەی باس کردووە. لە کۆتایە طبعاً ئەوە طبعاً ئەتوان ئەوانەی کە کتێبەکانیان پێدێ ئەگەر ئەو پوختانە بخوێن و خلاصەی تێڕوانەکانی مامۆستا سامان دەرەخات. ئەڵێ کۆتا دێڕەکان ئەڵێ لە کۆتاییدا لەم ناوچەیەکی بێدەنگ هەیە لە نێوان دژایەتی بۆ پرۆژەی دەوڵەتداری ئیسلامی مەدخەلزم و کارکردن بۆ پرۆژەیە حزبی ئیسلامی. ئەو ناوچێش ناوچەی بێلایەنی نەرێنیە، یان نابێ کەسی ئیسلامی پەیامدار بێلایەن بێ، نابێ بڵێ من بێلایەنم. ئێمەمانە کەڵێن بێلایەنی بۆ معنای سەر بە هیچ حزبێنین، ئەمە بێلایەنین بەرامبەر بە مەشروع ئیسلامی. نێمە هەموو یعنی من تەسەورەکەم زۆربەی وانەی لە کوردستانە ئەگەر لە ناو حزبەکانی شانین پێشتر بوون و دوای دەرچوو تەسەورەکەم ئللا مانە دەریانی هەمویان هەواداری وەلایەنگری پرۆژە سیاسیەکەن. طبعاً نەجاح و سەرکەوتنی پرۆژەکە زیاتر هاندەرە تاچ ڕادەیەک پشتیوانی لێ بکەن. ئەویان ئەمێنێتەوە ئەرکی سەرشانی حزبە ئیسلامیەکانە. ئەگینا ئەم جەماوەری ئیسلامیان وا تەسەورەکەم ئەوەڵێ نابێ ینی ئەو ناوچە بێلایەنە نەرێنیە نابێ بێ بێلایەنی ئیجابی بی، یعنی لە کاتێکا کە هینە بێت دەنگدان ئەکرێ یا انتخاباتەکەوێت تۆ لایەنگری ئیسلامیەکان بی. چونکەڵێ بەدیلی ئەوەی ئەگەر ئیسلامیەکان و جۆریان نەبێ یعنی ئیزافە بۆی کە دەسەڵات با بڵێن مەرجعەتی ئیسلامی نامێنێ نەکەر بۆ دەسەڵات بەڵکو بۆ بەهاکان یعنی بەها ئیسلامیەکان وردەورە لەناو ئەبرێن. احتمالێ مەسالی فێمینیزم و مەسەلەی هەوڕەگەزبازی و
کۆمەڵە مەساعدی کە لە ئەوروپا برەوی پێدرێ بۆیە لە وڵاتی خۆشمانە ئەگەر بێت و ئیسلامیەکان هەڵوێستیان نەبێ بەرەنگاری نەبنەوە لە وڵاتی خۆشمانە بەرقرار ببێت. من هیوادارم توانی بێتم پوختەی ئەفکارەکانی مامۆستا سامان لەم کتێبە عەرز بکەم و طبعا ئەمەی کە من عەرزم کردن مغنی نییە، خەڵکی بێنیاز ناکا لە خوێندنەوەی کتێبەکە. رحلەیەکی فکری منطقی جوانە، یعنی من زۆر خۆم شخصی زۆر استفادەم لێ کرد و هیوادارم جێی ئیسفادەی هەموو کەسە بێکای خوێنێتەوە. سەبارەت بە کتێبی دووهەممان کە جەنابی دکتۆر محەممەد چیمەنی قسەی لەسەرەکە بریتە لە کێشەی چەند ژنیە لە نێوان چەکوشی فیمینیزم و هەروەها سندانی پیاواندا کە لە ئەوروپا پێڵێن ماسکیونیلیزم بەرامبەر فیمینیزم دایان ناوە. دیارە هیچ یەکێک لەو دەستەواژانە لە ئیسلامە نییە بەو شێوەیە کە هەیە، بەڵام تازە و واقعێکە و دروست بووە ئێمە چۆن بیخوێنینەوە. جەنابی دکتۆر محەممەد عەلی چیمەنی جەنابیان ئیجازەی مامۆستایەتی و مەلایەتیان هەیە و هەروەها بەکالۆریەس و ماستەریان لە فیق و ئوسولا هەیە و هەروەها قوتابی دکتۆراشن لە کۆتا قۆناغەکانان و جەنابیان پێشنوێژ و تاربێژی مزگەوتی خێرخوازانن و ئێستا بەڕێوەبەری کەناڵی ئاسمانی بانگەوازن و ئەکادیمیای زانستە شەرعیەکانی شەر ئەوان بەڕێوەبن وەکو ئەکادیمیایەکی ئۆنلاین و پاشانیش کۆمەڵێ نووسین و وەرگێڕانی تایبەتی هەیە. یەکێک لەوانە چل فەرموودەی نووسیوە بۆ خانمان و ڕاوەی چەند کتێبێکی کردووە لەوانە ئەلئەذکار والئاداب و جەنابیشی چەند بابەتێکی چاپنەکراوی هەیە دەربارەی تەفسیر و حەدیث و هەروەها سیرە و دیارە هەندێک لەو کتێبانەی فەرموودە و حەدیثیش مۆڵەتی سەنەدەکەی بە تایبەتی وەرگرتووە لە کۆمەڵە شیوخ. خوای گەورە پاداشی باتەوە. ئێستش با بفەرمێ لەسەر کتێبی چەند ژنی لە نێوان چەکوشی فیمینیزم و سندانی پیاواندا با بفەرمێ جەناب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وآله وصحبه وسلم أجمعين. مامۆستانی بەڕێز و خۆشەویست میوان ئازیزەکان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە لە هەموو لایەکتان بێت. خۆشحاڵم ئەم دەرفەتە لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە بم بۆ چیش خستنە سەر کتێبێک کە بە لە شانسی منا بە من ڕاستپاردرا بوو چەند ژنی لە نێوان چەکوشی فێمینیزم لەگەڵ سندانی پیاواندا. بەڕێزان سەرەتا دەستخۆشی لە برای بەڕێزم مامۆستا سامان ڕەباتیەکەم بۆ ئەم لێکۆڵینەوە بۆ ئەم توێژینەوەیە کە ڕاستی جوانی خسۆتە بە چاو و تشی خسۆتە سەر کۆمەڵێ بابەت کە وەکو لایەنی فکری تاکی موسڵمان پێویستی پێیەتی. ئەم کتێبە بەڕێزان لە دووتۆی 130 لاپەڕەدایە و بەرچاوڕوونیە کە بۆ ئەوانەی کە ئەیانەوێت بە قوڵی و بە شێوازێکی باشتر و بە شێوازێکی عەقڵانی لە زانیاریان زیاتر بکەن و شارەزاییان زیاتر بکەن سەبارەت بە چەند ژنی، بەڵام بەبێ ئەوەی ئەو کەسە لە سەرەتادا بڕیاری تاکلایانەی دابێت. واتە ئەگەر کەسێک لەلایەنی خۆیەوە بڕیاری ئەوەی دابێت کە چەند ژنی بابەتێکی نەگونجاوە و نەشیاوە و ناکرێت جێبەجێ بکرێ و تێبینی زۆری لەسەری هەبێ، ئەوە ڕەنگە بە ئەستەم سوود لەم کتێبە ببینێ یان سوودی کەمی لێ ببینێت. ئەم کتێبە لێکۆڵینەوەکی فکری و عەقلی و لۆژیکیە بۆ ئەو کەسانی کە ئەیانوێت زیاتر لەسەر بابەتی چەند ژنی شارەزا بن، بە تایبەت لە ڕووی فکری و ئەو گومانانەی کە لەسەر ئەو بابەتانە دروست کراون. ئەم توێژینەوەیە بەڕێزان گفتوگۆیەکی فکری و عەقلیە لەگەڵ بابای موسڵمان کە پێمانەڵێت ئەگەر ڕازی نەبین بە پاکێجی ئیسلام بۆ ڕێخستنی غەریزە و پرۆسەی هاوسەرگیری و لایەنی سۆزداری، ئەوە بە ناچاری کارت لەسەرەکرێت کە بژاردەی دووەمت بەسەرا جێبەجێکرێت کە بژاردەی لیبرالیزمە کە کارەکەن بێگومان بۆ هێنانەکایی یەکسانی جێندەری و هەروەها سیستەمی ئیباحی و بە یاساکردنی هاوڕەگەزبازی و گێڵفرێندی ڕۆژئاوایی. دیقەتی کتێبەکە بدەیت
نووسەر دڵسۆزیەکی زۆری پێوە ئەبینیت. دڵسۆزیەک بۆ دیفاعکردن لە قەزیەکی ئیسلامی لە چەمکێکی ئیسلامی کە وەکو خۆی ئەڵێ چەمکێکی ستەملێکراوە. یعنی بەبێ ئەوەی لایەنگیری هیچ تەرەفێک بکات، بەبێ ئەوەی لایەنگیری پیاو بکات یان لایەنگیری ئافرەت بکە، تەنانەت کە باسی هۆکارەکانی ناشرینکردنی ئەو پرۆسەیە ئەکات، باس لە ژنەکات، باس لە پیاوەکات، تەنانەت باس لە زانایان و بانخوازانەکات، ڕێکخرا و کۆمەڵگە، هەموو ئەوانەی کە پشتیان هەیە لە هۆکاری سەرنەکەوتنی ئەو پرۆسە هەیە ئاماژەی پێکا بەبێ ئەوەی کە تەرەفگیری و لایەنگیری هیچ لایەکیان بکات. بەڕێزان بە کورتی ئەم لێکۆڵینەوەیە تا لاپەڕەی 42 کۆمەڵە زەمینەیەک باسەکە، 13 زەمینە باسەکە پێش ئەوەی کە بچێتە ناو کرۆکی بابەتەکەەوە. لەڕێ ئەم 13 زەمینەوە ئەوێ بە من و تۆ بڵێ ئەگەر ئەم 13 زەمینەیە متتەفیق بین لەسەری، ڕێککەوین لەسەری، ئەوە تەواوی بابەتەکان لە یەکتری ئەگەین و ئەتوانین بگەین بە نەتیجە و ئەنجامێکی چاک. طبعا من ناتوانم هەمووی لێرە ئاماژە پێ بکەم، چەند خاڵێکی بەسەری ئاماژە پێکەم. لە زەمینەی یەکەمە کۆمەڵە هۆکارگەلێک باسەکات کە ئەبنە هۆی سەرنەکەوتنی پرۆسەی چەند ژنی. لەوانە هەندێکیان ڕوویان لە پیاوانە، هەندێکیان ڕوویان لە خوشکان و خانمانە، طبعا بە هەردووکیانەوە، هی ژنی یەکەم و هی ژنی دووەمیش، هەندێکیش ڕووی لە کۆمەڵگا و خانەوادە و دەوروبەر هەیە. لە لایەکی ترەوە باس لە چەمکی عەدالەت و دادپەروەریەکە، ئەو عەدالەتە کامەیە کە ئیسلام داوایەکە و ئایا بالفعل ئەو عەدالەتە جێبەجێ ناکرێ و ئەستەمە جێبەجێکردنی ڕوونکردنەوەی جوان لەسەر ئەو بابەتە ئەخاتە ڕوو. هەروە لە خاڵێکی تر نووسەر باسی پێی وایە کە بێدەنگی زانایان و بانخوازان لە ئاست ئەو لە ئاست دژایەتی سێکۆلاریزم بۆ چەند ژنی واکات کە هێزی سیاسی خاوەن ئەجیندای لێبرالی و دژەدین گەشە بکات و سوورتر بن لەسەر بەرپاکردنی پیلانەکان. داوای ئەوەکە کە هەم زانایانی ئاینی هەم بانخوازان ئەو بێدەنگیە بشکێنن و شەرم نەکەن لە دیفاعکردنی چەمکێک لە چەمکەکانی قورئان و بە هەمان شێوە داوار لە ڕێکخراوەکانی خوشکان و ئەوانەکە کە وەکوڵێ ئیشوکاری خوشکان ڕاپەڕێنن کە شەرم نەکەن لە دەربڕینی چەمکێک لە چەمکە قورئانیەکان. لە میانەی ئەو زەمینانەدا 23 ڕەهەند و گۆشەنیگای فیکری باسەکات لەبارەی یاسای چەند ژنیەوە. دیسا من چەند خاڵێکی بە خێرای ئاماژە پێکەم. لە خاڵێکیان ئاڵێ ڕێگری لە چەند ژنی بە زمانی حاڵ پێمان ئەڵێ کە شەریعەتی ئیسلام، کە ئیسلام شەریعەتێکی بێچارەسەر و بێوەڵامە بۆ هەزاران پاکیزە و پیاو، لە کاتێکا لیبرالیزم چارەی پێیە. لیبرالیزم دەرگای کراوەیە بۆ هەر جۆرە ممارەسەیەک، بۆ هەر جۆرە هاوسەرگیریەک، بۆ هەر جۆرە هاوڕێیەتیەک، بەڵام کاتێک کە ئیسلام کاتێک کە ڕێگری لە ئەم حەلە ئیسلامیە بکرێت کە لە ضمنی ئەو پاکێجەیە کە ئیسلام داینەوە بۆ چارەسەرکردنی غەریزەی جنسی و بابەتی ژنوپیا و ئەو بابەتانە. طبعا نووسەر تەسویری ئەم کتێبە ئەتوان بڵێم ئەکا بە دوو بەشەوە، پاکێجێکی ئیسلامی لە بەرامبەریشە پاکێجێکی لیبرالیزم. کاڵین پاکێجی ئیسلامی مەبەست لە زەواجی یەکەم و دووهەم و هەر بابەتێکی تر کە پەیوەندی بە عێلاقەی ژنوپیا و ڕێخستنی غەریزەی جنسی و هاوسەرگیری و بابەتانەوە کات. ئەو پێی وایە وەکو چۆن موسڵمانێک ئەبێت دیفاع و داکۆکی بکات لە پرۆسەی هاوسەرگیری کە ئەمە پرۆسەیەکی تەواو و فیتری و ئیسلامی و ئینسانی و ڕێگە دروستەکەی بۆ درێژەدان بە ژیان، پێی وایە ئەم بابەتی چەند ژنیش هەر لە ضمنی ئەو پاکێجەیە و کە زەڕورە هەموو موسڵمانێک داکۆکی لێ بکاو و ئەو هەوڵانەی کە ئەیانەوێ ئەم بابەتە ناشرین بکەن سنووردار بکرێن یاخۆ ڕێگری لێ بکرێن. لە خاڵێکی ترە ئاماژە بەوە کات کە
نابێ لە ڕوانگەی یەک ژنەوە تەماشای ئەم پرسە بکرێت کە ژنی یەکەمە، نابێت تەنها لە ڕوانگەی ئەو ئافرەتەوە تەماشای ئەم پرۆسەیە بکرێت کە ئافرەتێکە و خێزانێکی هاتوۆتە سەر، هاوسەرێکی تری هاتوۆتە سەر، بەڵکو ئەبێ لە ڕەهەندی بەرژەوەندی گشتیەوە تەماشای ئەم بابەتە بکرێت کە ئەمە چ چارەسەرێکی گەورەیە بۆ کۆمەلگا و بۆ ئەو ئافرەتانی کە ماونەتەوە یاخود ئەو ئافرەتانی بە هەر هۆیەک جیابوونەتەوە و دەرفەتی زەواجیان کەمترە، کە هەموو لاک ئەزانن دەرفەتی زەواج بۆ پیاوان ئاسانتر و سادەترە وەک لە خوشکان. لە خاڵێکی ترا جەخت لەوە ئەکاتەوە کە ناکرێت ڕێکخراوەکانی ئافرەتانی ئیسلامی گوتار و هەنگاوەکانیان لە ڕووی پەروەردەیی و ڕاگەیاندنەوە هەمان دەرەنجامی جوڵانەوەی فیمینیزمی بدات بەدەستەوە. ئەمانیش بە جۆرە لە جۆرەکان بکەونە ژێر تەسیراتی ئەو ڕێکخراوانەوە و خیتابەکانیان هەنگاوەکانیان لە پەروەردەکردنە خزمەت بەو تەرەفەی تر بکات. هەموو لای شەزانین کە ئەو ڕێکخراوانە بەروبۆمیان پەنا بەخوا بە دەڕەوشتی و زینا و هاوڕەگەزبازی و ئەو بابەتانەی ترە. لە بەشێکی تری ئەم کتێبەیە کۆمەڵێک بیان و ئەهێنێتەوە بۆ ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان بەرهەڵستن لە بەردەم ئەم پرۆسەیە یان دژن بە پرۆسەی چەند ژنی و وەڵامی ئەم گومانانەی شەداتەوە. بە خێرایی گومانەکان هەندێکیان مەسەلەن ئەڵێ چۆن پیاو ئەتوانێت ژنێک و زیاتر لە ژنێکی خۆش بێ، مستەحیلە لێ کاتێکا پیاو بتوانێت دوو هاوسەری خۆش بێت. ئەم هەڵەسێ بە لۆژیکی بە بەڵگەی عەقڵی ئەیسەلمێنێکە نەخێر ئەم بابەتەوانیە و پیاو ئەتوانێت ئیداری زیاد لە خێزانێک بدا و زیاد لە خێزانێکی خۆش بێ. ئەو ترێت تەنها ژنهێنانی دووەم تەنها بۆ ئارەزوو احترامن سێکس و ئەو بابەتانیە کاویش دیسانەوە وەڵامی ئەداتەوە. پیاوان ئافرەتی لە خۆیان گەنجترە هێنن، ناچن بێوەژنێک بێنن، ناچن گەورەک بچێک کچێک بێنن، زیاترە چن ئافرەتێکی گەنج و جوانێن کە زۆر لە خۆیان مناڵتر بێت. هەموو ئەمانە تەبەن وەڵام ئەداتەوە. یان گومانێکی تر ئەگەر پیاو هاوسەری یەکەمی خۆش بێت ژنی بەسەر نایێنێ، ئەگەر بە وەفا بێ بۆ هاوسەری یەکەمی هاوسەری دووەم پێکەوە نانێت، یان هیچ پیاوێک ناتوانێت عەدالەت بەرپا بکات. هەندێک جار ڕەنگە ئەو ئاەتە بە سەقەتیش بکەن بە بەڵگە کە خوای تەعالا فەرمێ وەلەن تەستەطیعوا ئەن تەعدیلوا بەین النساء وەلەو حەرەستم، ڕەنگە ئەو بکەن بە بەڵگە. و هەندێک جار قسە و قسەڵۆکی خەڵکی کە ئەڵێن ژنی یەکەم عیبی چییە وا ژنی تری بەسەر دێت، یان ئەوترێ ژنی ئەوترێ ژن غیرەی زۆری هەیە و ناتوانێت ئەم بابەتە قبوڵ بکە و ئەمانە و چەندین گومانی تر کە لەو کتێبەیە وەڵامەداتەوە. لە کۆتاییشە لە 53 خاڵی گوشراودا ئەم لێکۆڵینە فکریە ئاماژە پێ ئەکات کە کۆمەڵێک ڕاستی و ڕاستپاردە و میکانزم و گومان وەڵام ئەداتەوە. تەنها تێبینیە کە لەسەر ئەم کتێبە وەکو برایەکی بچووکی خۆی ئەکرێ جێی خۆی بێت و ئەشکرێ قابل وەرگرتن و ڕەت بێ. یەکەم هەندێ لەو بابەتانە پێویستیان بەڕوونکردنەوە و تەفاسیلی زیاتر هەیە بە تایبەت لە بابی وەڵامدانەوەی گومانەکان. دووهەم هەر لێکۆڵینەوەی کە ئەنجامەدرێ لە کۆتاییە وەسایا و ئیستنتاجاتی هەیە. ئەم وەسایا و ئیستنتاجانە عادەتەن زۆر نییە، یعنی ئەبێت لە سنووری معقولا بێ. بۆ کتێبێکی وەکو ئەم کتێبەکە تقریبا 120 لاپەڕینی و ئەیفۆڕە 53 خاڵی هەڵهێنجاوە کە گوشراوی تەواوی کتێبەکەیە. یعنی ئەتوانین بڵێم زۆربەی کتێبەکە لەو 53 خاڵی کۆتاییە گوشراوەکەی دووبارە کراوەتەوە. بە نەزەری من ئەم ئیستنتاجە زۆرە، ئەم وەسایە زۆرە لە کۆتاییەوە زۆر بوو. ئیتر دەستخۆشی لێ کەم وەکو خۆم و هیوای سەرکەوتنی بۆ خوازم ئەوە کورتەیەک بوو لە ئەو باس و خواسانەی کە لەو کتێبەیە کراوە و دڵنیام لە خوێندنەوەی فکری ئینسان زۆر ڕۆشنترەکە و لەو مەوزوعە زۆر شارەزایترەکە
هەم ئافرەتانی بەڕێز ئەم خوشکانی بەڕێزمان و هەم برانیش بە دڵنیاییەوە زۆر سوودی لێ بینن دووبارە دەستخۆشی لێ یەکەم و بە خێراتنی هەموو لایەکەکەم وصلى الله على نبينا محمد وآله وصحبه أجمعين. خۆزای جەنابی دکتۆر چیمەنی باتەوانەیە دیارە سوپاسی گوێگرتنی بە ڕێزی شتانەکەین وەکو بیرخستنەوەیەک یەکێک لەو شتانەی مامۆستا سامان باسەکە ئەو کەسانن یا ئەو کارکتەرانن کە کاریگەریان هەبووە لەسەر ناشرینکردنی دووژنە ئەوەش بەشێکی بۆ موسڵمانان خۆمانە بە تایبەتی ئەو پیاوانش کە دووژن و سێژنیان هەبووە و ئافرەتانیش خۆیان بەشێکن لەو ناشرینکردنە هەندێکیان دیار ئەم قسانی کە یکەن هیچی ڕەهایی نییە هەمووی مقەیەدە بە کۆمەڵەشتەوە و بە کورتیش دیارە وەکو جەنابی مامۆستا ئیشارەتی پێدا خی گەورە جەنابی دکتۆر کەریم و هەروە دکتۆر چیمەنی باتەوە کە هەردوو لایەنەکەیان باس کرد بەڵام ئینسان تا ئیژنەکە هەڵەی لێ ناگیرێ و هەم هەوڵەی مامۆستا سامان هەوڵێکی گەورەیە و جەنابیشی هەم بارکۆدی کتێبەکە و هەم ئیمێڵەکانیشی داناوە چاوەڕێی ڕخنە و پێشنیارەکانی جەنابتانە بۆ داوەڵاوانکردنی پرۆژەکە دووبارە خی گەورە پاداشتی باتەوە و خی گەورە جەزای ئێوەش باتەوە کە گوێتان لێگرتین و تەواضعتان نوان گەورەیتان نوان خی گەورە دووبارە پاداشتی ئێوەش باتەوە پاداشتی جەنابی دکتۆر کەریم و دکتۆر محەممەدیش باتەوە پانێڵی یەکەم تەواو بوو پانێڵی دووەمیش دوای کەمێکی تە دەست پێکە و سەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوه. بسم الله الرحمن الرحيم. برایان و خوشکان السلام علیکم ورحمة الله. ئەم کتێبەی کە جەنابی مامۆستا سامان ئەمری فەرموو کە بەبێ توانان لە خزمەتیا بین قسەیەک لەسەر ئەو کتێبەی بکەین لە سەرەتاوە سێ خاڵی سەرەکی سەبارەت بۆ عینوانایە طبعا عینوانی ئەم کتێبەی کە تەسلیمی دەستی من کراوە قۆناغناسی و ئەرکی قۆناغ لە ڕاستیە تەنها هەر عینوانەکە بۆ خۆی هەر لە بیدایەتەوە کە فەرموویان سەرنجی منی ڕاکێشا طبعا لەو کتێبەش بە ئیسراحەت خوێندومەتەوە یعنی تقریبا دە ڕۆژ لە بەدەستما بوو بە ئیسراحەت خوێندومەتەوە ئەوەندەی کە عەقڵم بڕی کردووە کۆڵێ هەوڵی ئەوم داوە کە ناواخنی ئەو کتێبە کۆڵێ ڕێخەم هەچۆنێ بێ بە پێی توانە بیخێنە خزمەتی بەڕێستان. خاڵی یەکەم ئەم کتێبە هەر لە عینوانیا بۆ خۆی تازەیە نازانم لە کوردیە عەرەبی احتیمال شتێکم بینیم بەس لە کوردیە بەم عینوانە قۆناغناسی و ئەرکی قۆناغ نەمبینیوە لە ڕاستیە ئەگونجێ بە ڕێزی کە بینی بێتی لەبەرەوە مە تازەیە ئەنجی تەقدیرە. خاڵی دووەم ئەم کتێبە تعبیر لە واقعەیەکە ئەکرێ بوترێ واقعێکی فرامۆش کراو ئەنی بەپێی عینوان و ناوەخنی عینوانەکە کەم مناقەشی ئەم شتانەیەکرێ. ئێمە تۆزێک ئاگاداری وەزع و بارودۆخی خەڵکی ئیسلام خواز و مسلمانانی کەمێک ناڵم زۆر بەس ئەو کەدێک کە ئاگادارم هەستەکەم ئەم مناقەشانە لە ڕاستی ئەوەی لە ناو ئەم کتێبە هەیە بە کەمیەکرێ ئەوەش ینی کەواتە شتێک کە واقعێکی فرامۆشکراوە بێت و قسەی لەسەر بکەی ئەوە بۆ خۆی ئەمەش دیسان جێی پێزانینە اینجا کۆ لە ڕاستیە جێی گرنگی پێدانە. خاڵی سێم ئەم کتێبە ینی زۆر ڕوون و ڕاشکاوە ینی بەڵێ زمانێکی سادەیە بەڵام بەڕاشکایی قسەیەکە ینی بڕۆ لەو شوێنەی کە باسی ئەڵمانیەتەکە ئەڵمانیەت لە ذاتی خۆیان چۆن ئاوا باسیەکە لەبەرەوە بە دڵمە من ڕێک چەقی بە دڵمە وام هەستەکرد ئەو خۆم قسەیەکە بەمەرجم لەگەڵ مامۆستا سامانە تەمان تا ئێستا ڕوبەڕوو مناقەشەمان نەبووە لە ڕاستیە بەڵێ ئێمە دۆستایەتێکی دوورا و دوور هەیە بەس مناقەشەی ئەو مۆزوعەمان نەبوو نهائیەن بەس هەندێشتیم ئەخوێندەوە وام هەستەکرد قسەکانی خۆمە یعنی قسەکانمان لە یەکە چێ بۆیە بەدڵما ئەچێ ئەو ڕوون و ڕاشکاویم پێ معقولە لە ڕاستیە سەبارەت بە ئەڵمانیەت سەبارەت بەبوونی نەزەریەی موئامەرە هەیەیانیە ئیسلامیەت و ئەڵمانیەت لە کوێ یەکەگرن لە کوێ یەک ناگرن طبعا یەک ناگرن ئەوەی بەلاوە ینی یەکلا کردوێتەوە وهروە مجموعی خاڵی کەش طبعا نەمگەرەکە زۆر نمونە زۆر بێنمەوە ئەم سێ خاڵە سەبارەت بە کتێبەکەی جەنابی مامۆستا هەستەکەم جێ ئەوەیە کە ئینسان و کۆڵێ لە پاڵێ ڕابۆسێ و لەسەری قسە بکە. هێڵە گشتیەکان یا هەڵە جەوهەریەکانی ئەم کتێبە خاڵی یەکەم گەڕانەوەی ئیسلام بۆ قوڵایی دەوڵەتداری و دەسەڵاتداری و دەستورداری و ئیداری دەوڵەت و هەتاڕۆ ئیداری کۆمەڵگە وە پێچەوانەکەشی لە ڕاستیە کۆمەڵگەش بژێڕین و بەژێر سایەسێبەری ئیسلام لە ڕێگەی دەستورێکەوە لە ڕێگەی دەوڵەتێکەوە لە ڕێگەی دەسەڵاتێکەوە ئەمەش لە ڕاستیەکە لەو خاڵە زۆر گرنگانەیە دیسانە ئەڵێم لەو سنووری کە من ئاگادارم یعنی لە ناو بازنەی کاری ئیسلامی بازنەکانی کاری ئیسلامیە ئەم مناقەشەیە زۆر بەکەمیەکری
لەبەرەوە لە ڕاستیە جەوهەری ئەم کتێبە داوای ئەومان لێکات ئەبێ ئەمە بکەینە بیخێنە بەرباس و لێکۆڵینە و قسە و مناقەشە و حیوار و زۆر شتی کەش. خاڵێکی تر دیاریکردن و ناساندی دوژمنانی ئیسلام. چیە دوژمنی ئیسلام؟ وڵای ئەمەش طبعا کە سەرنجی قورآن دەی لا تتخذوا عدوي وعدوكم. طبعا أما اللفظ كي صريحة تبيتشوف نايتيانية لتجدن أشد الناس عداوة للذين آمنوا اليهود والذين أشركوا. بس كلمة عدو يا العداوة لراسي أمش شوكو دروشم لا من كما يعني وكو واقعيش جورك كم حوصليه هي يا جورك لحسابي اللي زيادة بدر أكيد لو كان ناك نما أنتوني بلي كي دوجمني أمي وفعلا دوجمني جهادي من هي دوجمني ناوشيش من هي دوجمني ناوخوش من هي أبو إسلام حيو يعني بأشكال هوارك. بس يما لراسيا هسا كم أمش كم يقول كم ترين مناقشة لسرك ليه والديان آتش بس بروني أم موضوع باسكا مثلا يعني ها أنتم أولئك تحبونهم ولا يحبونكم يعني لما زاتر يعني رونا باسي شيء كا باسي شيء هناك خالي سيام كاركرين لسه قوشي فكر سلوكه ذكر لراسيا مزور متداخل نقليكا آيات القرآن ديان آيات القرآن من الدفاع للموضوعك أما خالي كتير هي اللي شيء قشتيه وكتابه خالي شوارم زين كل نوع انتماء بو أمتي مسلمان بو أمتي مسلمان أما شيء سبب تعيب لا من الراس يعني تسرم جدابة هندق لو بريزاني كبيشتل لأنه خبابون هرب لي كلمة خلافة بكارمين هرب لي خلافة إسلامي بي عيبه وبي خرابه وبي تاوانا بوتا بوليسي سايكس بيكو والله بوتا بوليسي سايكس بيكو بمعنى كلمة بخوشي نازاني يا بعكسه هديك بخويا زاني وشانازيش بيوكا بس كلمة خلافة لقرآن والجراو لحديث بيغامري بيشوا الجراو واقعي سياسية واقعي فكرية واقعي كومالاتية واقعي اقتصادية هتا الرا بدل جاي تاريخ طبعا نمقر زوج ستان بيشنا بس بلا من راسي عندي كسيل الموضوعات يكوتو لبرو انت ما كرني اما بو امتي مسلمان شكاندني سنورة كان سنورة مادية كان سنورة دوس كراوا كان سايكس بيكو كان هميان سايكس بيكو يك يو خطنا همو اتان كامي شي سايكس بيكو يك خومان دروس مان كان سايكس بيكو ناو خوي خومان او بيس باش كدري لراسي مش خالي كتري ايجابي لسبار بكتابه خالي بينجم بشتيواني ودزبار وخويا دزبار بو بروجي سياسي وحزبي اسلامي لراسي مش خالي ايجابيه معقوله بس بالقرآن كش من دايما انتهى بس بيس من بفرمو بيس من بدياري كدني شوين هيك تو فرموناكي من شو لك على برو ام موضوعه كما مثلا سامان باسي يعني او ندي قصي لقل مسلمان انا بكشي ونقصي لقل حزبانيه لراسي خلق عمديتي هي بس تو بفرمو لي بكي شوين يجيبوا دياري كي كشايستي خوي ام بينش خاله خالي ششم دياري كلي اجي قناخ كم بينش خالي زياده او كم اللي حالي ومن راسي امر اذا كان اگر زخم لسلم سكاتك امر اذا كان هل نوم كتابه باسي مجموعيه خالك وكو خيال بان جواز هم قرزه هم فرزه ام تعبيرا بي جوان ومعقول وانا ابو فعلا راسي امرازي ام قران كاريه مسري دوله داري بناوي اسلامو ده صلاه داري واداريه كومل قاو هتاروا فعلا بيسي بامرازي بان جواز ان جاكو شيك شليه اوش معقوله الله يقر يسادو مليار مسلمان هبي ملياركي للتبني هجده بسروي ظاهر يعني ما تخمين ياك هذا شكل انا لاني كم نسري فرصه صالي جاري خلق بانك والله يا اخوان صالي جاري يعني قصيج معقول راسي قشت مان ام مليار مسلمانه صالي جاري كش ولا اقرب ما ناس الروجي جاري كش فرياك سياسه وشص او انديك ياك مليار مسلمان باش دار بلا بان جوازا واقعي اقرب وشوش ليك خوائي وشوش ليك خوش من حزما لي هي لراستيا لبرو امرازي كما امرازي دوم باشين كاركتر وكاريزما پرودي تاكو كومل امش راسي امراض كي زور مهم ومعقوله جرانوي مرجعيتي فكري بو خمان يعني نقطه مهمه يعني خمان بناسي اسلام كينو نك خلشي علماني يا تشب يا راس يا سر يا خرب تعريف اسلام بو مكاتو بي او زاراون بو دابني يا تعريفي زاراوكا يا بديلي زاراون بو بيني سواليات الراسيه او دي اسلام هو تفسير تحليل وتعريفك دي زاراو كان بو اوغوري بديلي زاراو بديني ان جا دويا واش يعني زاراو شرعي كان هردنا يالي يعني بتشن طريقك دي سلتو شيء بني لبرو ابي ما هول يو بين اكو خويا فرمي لكتابك ابي خمان اما هستينو بيناسي اسلام وبيناسي اسلامتي بكينو مرادي خو ابو نادي شريعات مش بي خوش قريدان مثلا مقاصد الشريعه مقاصد الاسلام اما نقطه شي مهمه الشريعه تربو خوي بوتياتو والله ابي ما يقلاي كينو كاكا والله هاتو بو اداري كومل كاكا
ئیدارە بەمعنە سیاسیەکەی و اقتصادیەکەی و ئەمنیەکەی و مخابراتیەکەی و عسکەریەکەی و حتا ڕۆبە ئەبێ ئەمە لەم مۆزوعە خەستر دابەزین دیفاعی لێ بکەین بۆشی بژین لە ڕاستیە ئەمەش یەکلاکەینەوە نەک ڕێگە خۆشکەین خەڵکی تر بێ ئاغایەتی بکا بەسەرمانەوە بەهەر نایەکۆت بێ کۆمەڵگەی مسلمان ینی کۆمەڵگەی مسلمان ئەبێ شریعەتی خوا و ئەهلی شەرع لە ڕاستیە ئیدارەیە و کۆمەڵگەیە بن نەک خەڵکی تر لەبەرەم مرادە مهمە مرادی شریعەت بۆچی هاتووە ئەوش خاڵیشی کە هاتم بڵم ئامرازێکە و حتى أجازوا برديش كده أمان جيش أجازوا بردي كده سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك السلام عليكم.